ساڵتان لێبێت بینەرانی کورساتیوزدا ئەڵلقەیشی نوێی پانۆراما بە ئێوەی بەڕێز گەیشتینەوە. تەوەری ئەم شەومان بۆ قسە و باسکردنە لەسەر کێشە هەڵپەسێردراوەکانی نێوان هەرێم و بەغدا. لە ئێستادا بەغدا بودجەی هەرێمی کوردستانی بڕیوە. ئەگەر بشینێرێت ئەوە تەنها بودجەی یەک مانگە نێرێت. پێشتر وەفدێکی هەرێمی کوردستان لە بەغدا بوو بۆ گفتوگۆکردن و ڕێکەوتن لەسەر ئەو کێشە هەڵپەسێردراوانی کە هەیە لە نێوان هەردوولا بە تایبەتی لە بواری نەوت و شایستە دارایەکانی هەرێمی کوردستان. لە ئێستادا بودجەی هەرێمی کوردستان کە بڕاوە هۆکارەکەی سیاسیە یاخود هەندێک لایەنی تەکنیکی و ڕێکەوتن ماوە لە نێوان هەرێمی کوردستان یان حکوومەتی کاربڕێکەر چاوەڕێکات حکوومەتی نوێی عێراق بێتەکایەوە و ئەو کات ڕێکەوتنیشی نوێ لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ ئەو حکوومەتە نوێی عێراقدا بکرێت. ئێمەمانەیە گفتوگۆ بکەین لەسەر ئەم تەوەرانە و کۆمەڵێک پرسیاری دیکە بە میوانداری هەرێک لە میوانەکانم لە ستۆدیۆ زیاد جەبار ئەندامی پەرلەمانی کوردستانم لەگەڵە کاک زیاد بەخێر سوپاس دەکەین. هەروەها لە شاری بەغدا هەرێم کەمالەغا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقمان لەگەڵە بێت. کاک هەرێم جەنابیشتان بەخێر بێن سوپاس دەکەین کە لە بەغداوە لەگەڵمانی. کاک زیاد سەرەتا مێ لە جەنابتانەوە دەست پێ بکەم. دیارە لە ئێستادا کێشە هەڵپەسێردراوەکانی نێوان هەرێم و بەغدا ینی گەیشتۆتە خاڵێکی سفر بەڕاستی. ئەو تا بودجەی هەرێمی کوردستان بڕاوە و بەغداش ینی دەڵێت تەنها بۆ ئەم مانگای نێرین. ئەو وەفدەی کە چۆ بەغدا و دواتر هاتەوە دیارە لەگەڵ هەم سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کۆ بۆ هەم لەگەڵ حکوومەتیش ئەمێ بە گشتی لە چوارچێوەی ئەم پرۆسەی کە هەیە و ئەم کێشانەی کە هەیە ئێوە چ زانیاریەکتان لەلایە کە بە ئێمەوە بە بینەرانیشی بڵێن. سپاس شەوتان باش شەوی جەنابیشت. سڵاو ڕێزم هەیە بۆ برای بەڕێزم کاگەرێم کە لەگەڵمانە دیارام کێشەی نێوان هەرێمی کوردستان و ناوان هەر لە سەرەتای دروستبوونی عێراقی نوێوە سەری هەڵداوە بۆ ماوەی چەند ساڵێک تاوان ئێمە هەرێمی کوردستان لەگەڵ ناواندا بە سێ قۆناغی ژیان تێپەڕیوین لە ڕووی داراییەوە. قۆناغی یەکەم لە دوای 2023ەوە کە بودجەی تەواو بۆ هەرێمی کوردستان هات پشکی هەرێمی کوردستان لە بودجەی عێراق دیاری کرا و پارێزرا و هاتە هەرێمی کوردستان. قۆناغی دووەم بریتی بوو لەوەی کە بەداخۆ کە بۆ ماوەیەک هیچ جۆرە پارێک لە ناوەندۆ ناگەشتە هەرێمی کوردستان. قۆناغی سێمیش بریتی بوو لەوەی لە تەواوی ساڵی 2009 و سێمانگی ساڵی 2020 بەشێک لە پارەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە ناوەندەوە گەیشتە هەرێمی کوردستان. بەم سێ قۆناغە جیا تێپەڕیون هەرێمی کوردستان. قۆناغی یەکەم کە کاتێک بودجە هاتە هەرێمی کوردستان یان پشکی هەرێمی کوردستان لە بودجەی عێراق پارێزرا و بە تەواوەتی ئەگەیشت لێرەش پرۆژەی بودجە و قانونی بودجە لە پەرلەمانی کوردستان هەبووە و ئیشی لەسەرکراوە. بەڵام لە دوای ساڵی 2014 هەموو ئەمانە گۆڕانکاری بەسەر هاتووە. یەکێک لەو بابەتە گرنگانەی بەردەوام کە جێی ناکۆچی نێوان هەرێمی کوردستان و ناوەند بووە بریتی بووە لە مەسلەی نەوت و لەو کاتێک کە ئێمە هەوڵمان ناوە کە دارایی سەربەخۆ هەبێت لە هەرێمی کوردستانەوە نەوت فرۆشراوە لە هەرێمی کوردستانە. ئەوە ماوەی 8 ساڵە ئەم کێشەی پەیوەندی دروستکردن لەگەڵ ناوەند و ئیتفاقکردن و ڕادەستکردنی نەوت لە ماوەی 8 ساڵە کە بەم شێوە تا ئێرە هێناومانە دوا خاڵیەوە بۆ کە بەداخۆ لە دوای لێ هات کە بڕیارەوە بدرێت کە پشکی هەرێمی کوردستان ئەوەشی کە بۆ موچانێرا نەنێرێت. ئەمە زیاتر لەسەر ئەو ئێمە زانین ێستا لە عێراقا قانونێک نییە کە قانونی نەوت بێ لە عێراقا و ئەمە ئەو تەفسیراتەیە کە لە دەستورەکرێ کە هەرێمی کوردستان پێی وا بووە کە بە پێی دەستور دەتوانێت نەوتی خۆی بفرۆشێ ناوەندیش بە جۆرێککە لێگانەوەی بۆ مەسەلا کردەوەی کە گرنگە ئەو اتفاقاتانی کە ناوەند لەگەڵ هەرێمی کوردستانە کرد ئەو اتفاقانە جێبەجێ ناکرا ئەو بە تایبەتی لە مەسلەی ڕادەستکردنی نەوت کامە جێگەی ڕخنەیە بۆ هەرێمی کوردستان کە وەکوتم لە ماوەی 8 ساڵ لەمەوە پێش یەکەم اتفاق کە کرا بڕیار بوو 100,000 بەرمیل ڕۆژانە بدرێ بە ناوەند تاوەکو ئێستا و چەند جارێککە لە 150,000 بەرمیل ڕێکەوتین و بەڵام ئەمانە نەدراوە. ئێستش لەم قۆناغی کە دوا قۆناغا ئێستا بەڕای من لە ئێستا کە حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی لە کۆتا ڕۆژەکانی یەتی
و مستەفا کازمی ڕەنگە لە ڕۆژانی داهاتووە متمانە وەربێ ئەم بابەتە لەگەڵ یەکانگیر بووە لەگەڵ قەیرانی داراییە کە ئێستا هاتووە کرێ بڵام لە عێراق بەڕای من لە عێراق ئێستا هەم قەیرانی دارایی هەیە هەم قەیرانی سیاسیش هەیە هەموو ئەوانەی کە لە ڕابردووە لەسەر هەرێمی کوردستان هەبوون لە ئێستا لەسەرمان زیینو کراونەتەوە و کراون بە بیانوویەک بۆەوەی کە پشکی هەرێمی کوردستان ببڕێ بەشێ لەم بیانوانە ڕەنگە ڕاستی تیاابێ ئەڵام بەشێکیشی ڕەنگە پەیوەندی بۆ بارودۆخە سیاسیەوە هەبێت کە ئێستا لە عێراقایە دەست خۆشکاک زیاد دواتر دێمە خزمەت جەنابێ بۆ کۆمەڵێک ینی پرسیاری دیکە و ڕوونکردنەوە لە جەنابیشتان کاک هەرێم کەمال ئاغام کاتت باش دووبارە ئێستا جەنابتان لە بەغدان وەکو کاک زیادی ژاماژەی پێدا ینی عێراق کۆمەڵێک قەیرانی هەیە دیارە لە ئێستادا بۆ نمونە ئەگەر ئێمە باسکەین عێراق هەم بە قەیرانی داراییدا تێپەڕێم بە قەیرانی سیاسی کە تاوەکو ئێستا حکوومەتی شوێنە نەهاتۆتە ئاراوە و ئێستاش ئەمە بۆ جاری دووەمە بەغدا بودجە و شایستە دارایەکانی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەبڕێت پرسیارەکە ئەتوانم بۆ شێوە لە جەنابتان بکەم ینی ئەمە هۆکاری سیاسیە کە بەغدام جارە بەرامبەر بە هەرێمی کوردستان بەکاری هێناوە یاخود نەخێر بەغداش خۆی لە قەیرانی داراییە و دەوێت ینی ئەمە بکاتە بیانوێک بۆ نەناردنی موچەی موچەخۆران زۆر سپاس سڵاو بۆ کاکە زیاد بۆ بەڕێستان و بینێرانی کورسات نوویست بێگومان ئەمڕۆ بابەتێکی گرنگە کەوەی دەبیندرێ ئەمە گەر بێنن سەرەتایە بۆ کۆی کاک زیادیش باش ئاماژەی پێدا دیارە بنەمای کارکردن و فەلسەفەی حکومڕانی هەر دەوڵەتێک لە چوارچێوەی نەخشەڕێگایە کەمیش دەستورە دەستوری عێراق بەو پێکە وەکو نەخشەڕێگایەک بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکان بە تایبەتی بۆ حکوومەتی فیدرال کە لە دوای پرۆسەی ئازادی عێراق کە حکوومەتێکی یان وڵاتێک لە سیستەمی پەرلەمانی دیموکراتی اتحادی و ئەمانەش بە پێی دەستور هەموو دەتوانین نەخشەڕێگایەکەیت بۆ چارەسەری هەموو کێشەکان دەتوانین بڵێن لە نێوان هەرێمی کوردستان و عێراق حکوومەتی فیدرال قەیران بە قەیران سپێردراوە کات بە کات کوژراوە بابەت بە بابەت سپێردراوە چارەسەرێکی بنەڕەتی نەبووە بۆ چارەسەرکردنی هەموو کێشانێ من ئاماژەم بەوەدا ئەگەر لە مادەی چل دەست پێ بکەین کە مادەیەکە بۆ کورد و کوردستانیان و خاچ کوردستان بابەتێکی حیاتی و ژیان نییە کە تا ئێتاکەش دەستی پێکراوە لە حکوومەتێک بۆ حکوومەتەکەی تر بە شێوازێک لە شێوازەکان پێناسی کراوە جاڵێک جارێکیان بە ناوی سەقفی زەمەنی تەواو بۆ جارێکیان بە ناوی ئەمنی قومی عێراق و کۆمەڵێک بابەتی تر هەموو ئەوانەوەی کردووە کە چارەسەری بنەڕەتی بۆ کێشەکان نەبێ بێنە سەر بابەتی کەی خۆمان کە ئەویش مەسەلەی ئەمڕۆ عێراقە عێراق لە قەیرانێکی توندی ئابووری سیاسی ئەمنیدا تێپەڕێ لە ڕووی سیاسیەوە عێراق ئەو متمانە گەورەی نێودەوڵەتی کە چ لە شەڕی داعش چ لە بینانانەوەی عێراق کە پگیریان کردووە بۆ عێراق بۆتی لەسەر قاچی خۆی بەڵام بەداخەوە دەتوانین بڵێن ئەو متمانەی ڕۆژ بە ڕۆژ عێراقی کە لەدەستی بدە بەهۆی کێشەکانی هەرێمایەتی کێشەکانی ناوچەکە ئەم کێشانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بووە بە تایبەتی نێوان ئەمریکا ئێران عێراق نەبووتە بەشێک لە یان لایەنی کەم خۆپارێزی یان لایەنی کەم ببێتە بەشێکی چارەسەر بتوانێت وێنەیەک لەوە نیشان بدە بەڵکو بە پێی کۆمەڵێک ئەو واقعی کە عێراق و کۆمەڵێک لە دەرەوەی یاسا و یان بیربۆچینی دەوڵەتداری عێراق بۆ نمونە زۆربەی زۆری بنکەکانی هاوپەیمانان کە لە شەڕی داعش عێراقیان سەرخست و بوونێتە هۆکارێک بۆ سەرخستنی عێراق لەسەر لە شەڕی داعش نایانتوانی ئەو متمانەیە بەهێزترکەن و بۆ پێگەی سیاسەتی عێراق لە کۆمەلگەی دەوڵەتی چ لە پێگەی ئابووری عێراق کە ئەمڕۆ کە ئابووری عێراق ئەمریکا کاریگەری ڕاستەخۆی هەیە لەسەر ئابووری عێراق بە تایبەتی مەسەلەی نەوت و مەلەفی نەوت و کۆمەڵک بابەتی تر قەرز هەروەها سندوقی دووەڵی نەقدی دووەلی هەموو ئەوانەی کە پەیوەستن بە ئەو متمانەی لە ڕووی سیاسیوە عێراق دەتوانم بڵێم ڕۆژ بە ڕۆژ نەیتوانین مپارێز لە ڕووی ئابووریوە تاکسێکتەری ئابووری دەستەڵایان دەستکەوتی عێراق نەوتیش بازارێکە خۆتان نەزانن تر بە پێی شەڕی سیاسی دنیانی نەوت بازارێکە هیچ کەسێک ناتوانانی بەیانی هەڵسێتەوە بێ ساری بازاری نەوتی دنیا چۆنانی کە تۆ هەر بەیانێک کەرسێوە دەبێت تەوەقعی یان چاوەڕێ ئەو بکەیت کە ئابووری وڵاتەکەت ئەگەر تا کەسێکتەری تەنیان نەوت بێ بیر لە دارمانی ئەو وڵاتە بکەیتەوە عێراق تا کەسێکتەری تا مەوازنەی عێراقە سەتان نەوەتی لەسەر نەوت مەسەلەن مەوازنە دادەڕێژێ یان یاسای مەوازنە و ئامادە دەکرێت بۆیە عێراق ئەمڕۆ لە ئەزمەیەکی اقتصادی گەورەدایە کە ئەمەش کاریگەری لەسەر هەموو ئەو
ڕێکەوتنانی هەیە ڕێکەوتن دووەلیەکان کە لەگەر بۆ نمونە سین ئیمارات سعودیە چەند وڵاتێکی تری عەرەبی ئەوروپیستی باڵێن ئاسیاوی کراوە ئەمانە پێداچوونەوە یان دەتوانین بڵێن تەرەیسیان ڕاگیراوە یان ناتوانێت ئەمانە هیچیان جێبەجێ بکە بۆی ئەم وەزعی تێدایە. سەبارەت بە هەرێمی کوردستانیش کاکزیاد شتێک ئاماژەی پێدا کاکزانە بێگومان ینی بابەتێکی دوو لایەنەیە حکومەتی بەغدا نەتوانیانی ئەم ڕێکەوتنانەی کە هەبووە و ئێمەژ ئەو کاتانە بقۆزینەوە کاتێک کە پێویست بووە ڕێکەوتنەکە مێزی گفتوگۆ دانوشتاندن شتێک تۆ دەیدەی شتێکیش دەستێنی بەڵام ئێمە هەندێک کات زەرور بووە ئەوانەمان چارەسەر کرد بە عێراق پێویستی بۆ بووە کە هەرێمی کوردستان ئەم چارەسەری ئەم کێشانە هەبووە بۆ عێراقیش باش بوو لە ڕووی مجتەمەعی دووەلیەوە لە ڕووی پێگەی عێراق لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی ئەمنی بەڵام منەی توانیم چارەسەری ئەم کێشانە بکە ئەمە کە ئێستا هەیە دەگۆزەرێک وچی ئاماژەم پێدا عێراق لە حاڵەتێکی ئابووری سەختدا تێدەپەڕێ ئەم حاڵەتە ئابووریە بێگومان پێداچوونەوەی بەستە هەموو ڕێکەوتنەکان هەیە ڕێکەوتنەکانی لەگە هەرێمی کوردستانیان پێ ئەو ڕێکەوتنانی هەبوو لەسەر مەسەلەی نەوت کەوا بڕیار بوو لە مادەی موازنەی مادەی موازنەی 2009 و دەنجی بۆ درا کە دەستکەوتێکیش بوو بۆ ئێمەمانان وەکو لایەنە کوردستانیەکان لە بەغدا کە پێشتر کێشەی موچەمان هەبووە چارەسەری ئەم کێشە کراوە و نەبێتە بەشێکی لە ملانە سیاسەکان و ئەمڕۆ کە عێراق دەستی بۆ ئەمە بردووە هەرچەند ئەمە بڕیاری کۆتاییە چکە لایەنە سیاسەکان ینی هەل لە ناوخۆ و لە دەرەوەش فشار هەیە لەسەر ئەوەی کە بە تایبەتی مانجی داهاتوو شەر ئەو مانگەشت موچە بدرێ بەڵام حکومەتی هەرێم کابینە لە دوای کابینە ئەم کێشانەی ڕوبەڕوو بۆتەوە بەڵام لەسەر شێوازێک کە کات لە قازانجم و چارەسەری کێشەکان نەمانتوانی ئەم کاتە بقۆزینەوە کاتی زۆر گونجاو پێویستە بە دەمانتوانی بیقۆزینەوە پێم ناخۆش بلم لە کاتێکانی من بۆ چونێکم هەوە بەردەوامەوەشم بە بەردەوام گوتووە بەهێزبوونیان پێم ئەوانە بێ ئێمە لە کێشەی چەقی ئابووری سیاسی ئیداری دەوڵەت کە کێشەک هەبێ ئێمە لە کوردستان قاتان دەکەین فەرمەوە ئێستا عێراق لە کێشەدا ئێمە دەتوانین کێشەکانی خۆمان لەسەر قاچی خۆمان وەستاوین باسی کەرتی ئازاد و بازاری ئازاد و ئابووری ئازادی خۆمان کرد کە دایانجا قسەمان لەسەر کردووە بەکارێکی زۆر باشمان زانیوە بەڵام ئەو ئابووری ئازادەی ئێمە توانیمان ئێمە بنیاتێکی بەهێزی ئابووری بەهێز دروستکەن کە ئەمڕۆکە لە ئەزمەی ناوەڕاستیان ئەزمەی چەقی ناوەڕاست کە مەبەستم عێراقا دەوڵەتی عێراق حکوومەتی فیدرال ئێمە خۆمان لەو ئەزمەیە بپارێزینیان پروشکمان پێنەکەوی نەخێر نەماتوانیوە بۆیە کەواتە ئێمە کە بینیمان ئەم سێکترانەی هەمانە بۆ ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان کە ئەو سێکتەرە نین ببێتە ئارامی و ژیان و ئابووریکی بەهێز ئەبوو ئێمە بیر لە سێکتەری ڕئیسەکە بکەینەوە کە ئەوی چارەسەری کێشەکانمان لەگەر عێراق بەداخەوەی کە ئێستا هەیە بێگومان ئەمە لەوانەیە گەر بازاری نەوت کە من ئاماژەم پێدا مەوازنەی 2019 1995 لەسەر نەوت بووە 100 لەسەر دەستکەوت و بەرهەمی باڵی ناوخۆی خۆماڵی ئەوانە بووە ئەوەی کە ئێستا هەیە عێراق خۆشی کێشەی هەیە و لە داهاتوو کێشەی جیاتریش دەبێت ئەگەر بازاری نەوت و ڕەوشی ئابووری جیهان کە من پێم وایە کاتی زۆر پێویستە بە تایبەتی لە دوای ئەم ڤایرۆسەی کۆنکە کاریگەری لەسەر تێکڕای سیستەمی ئابووری حکومڕانیان سیستەمی دنیا بە شێوەیەکی گشتی کردووە ئەمە کە هەیە بە پختر ئەوەی کەینەوە من پێم وایە ئەم کێشەیە بەردەوام دەبێت و ئەو ڕێکەوتنێکەوە بڕیار بە حکوومەتی کابینەینەوە لەگەر بەغدا هەم بەهۆی کێشەی بەغدا و خۆپشاندەران و هەم ئێمە سوور نەبووین لەسەر ئەوەی کە ڕێکەوتنەکان بکەین دواتر کە بەڕێز عادل عەبدولمەهدی دەستی لە کار کێشاوە حکوومەتی بەغدا بە بیانووی حکوومەتی کاربەڕێکەر و خۆشمان خۆ دەزینەوە لەو اتفاقاتانە ئەم وای لێ هات کە ئێستا کە وای بەو شێوازەیە ئەمە یەک ڕوونکردنەوەی ترش بدەم کار زانە ئەوەی کە هاتووە دەتوانم بڵێم لە 2020 ینی لە کە دوو بابەتی مەوازنە هەم سماری و هەم تەشغیلی خۆی لە ئەسادا بڕیوێتی یانی پێش ئەو مانگەش بڕاوە نەکەر ئەم مانگە کە ئەم مانگە دەکان موچەشوانی واتە لەو ملیار و لەو 9 تریلیۆن و کەسرێکە کومەوازنە بۆ هەرێمی کوردستان هەم سمارێکە و هەم تەشغیلەکە بەشێکی ئەو 4 میلیۆن و شتێک تریلیۆن هاتوو 5 یان 4 شتێکی لە بابەتەی مەبەستم لەو مەوازنەی کە دیاری کراوە بۆ هەرێمی کوردستان خۆ دەمێک کە ئەمە نەهاتووە ئەم سەدیەک لەسەر 12 بە پێی ئەمە کە یاسای مەوازنە ئەگەر مەوازنەی 2020 کە لە هەر قەیرانێک کە دەنجی بۆ نادریان تێناپەڕێندرێ یەک لەسەر 12 مەوازنەی 2009 یان ساڵی ڕابردوو تێدەپەڕێندرێ ینی ئەمە کێشەیە کە ئێمە هەمان بووە ئەوەی کە بەشی موچە هاتووە بەشی موچەش پێم وایە
لە داهاتوو کێشەی بۆ دروست دەبێ وەمەش دەبێت ڕێکەوتن بکەین کە دواتر ئەگەر کاتە بۆ قسەی لەسەر دەکەم زۆر باش گفتوگۆکانی هەرێم و بەغدا و زۆر باش کاتەوە دەست خۆش کاگێ هەرێم دواتر دێم و خزمەت جەنابێت کاگێ زیاد ینی ئێوەکو ئەندامی پەرلەمانی کوردستان و جەنابی شدوکو سەرۆکی لێژنەی دارایی ئەو لیژنەی کە ئەو وەفدەی کە چوە بەغدا دیارە لە سەرەتای زۆر گەشتبین بوون بەوەی کە لەگەڵ بەغدای ڕێکەوتون و کۆمەڵێک ڕێکار و ڕاستپاردە ڕێکەوتنی لەسەر کراوەوە دواتر دەچنەوە بۆ ڕێکەوتن لەسەری بەڵام دواتر ئەو تا فەرمو بڕینی بەشە بودجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی لێکەوتەوە ئەو وەفدە کە هاتەوە بۆ هەرێمی کوردستان بە دیاریکراوی چیان بە ئێوە بود ینی ڕوونکردنەوەکانیان چی بوو ینی مقنع بوون بۆ ئێوە باوەڕتان بۆ ڕوونکردنەوەانە هەبوو یاخود نەخێر هێشتا پێویستە زیاتر حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا گفتوگۆ بکات و بەردەوام بێت لەسەر ئەوەی کە و سوور بێت لەسەر ناردنی بەشە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ڕاستیەوە کۆی کاگەرم باسی کرد ئەمە نیوەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەکە لە ماوەی 15 مانگی ڕابردووە گەیشتۆتە هەرێمی کوردستان ئەمە پشکی هەرێمی کوردستان نەبووە لە بودجەی عێراق زۆر کێشەی دارایی هەرێمی چارەسەر کردبوو ئەکرێ بڵێن ئەگەر اتفاقش وا بوو بێ و نەوتە ڕادەست بکرێ کە نەمان کردووە ئەو لە بریەوە ئەویان بڕیوە هێشتا ناگاتەوەی کە ئێمە بەڵامەوەی زان بە اتفاقکە و بە ڕێکەوتنەکەەوە نەکراوە ئەوەی کە وەفدی هەرێمی کوردستان چوون لە ڕاستیا وەفدە بەدەمەوە چونکە لە 16 مانگە لە وەزارەتی دارایی بڕیارێکە بوو بۆ ڕاگررتنی ئەو بڕەپارێکە بۆ هەرێمی کوردستان بە 19 مانگە وەفدەکە شوبوون کاش ناوێ لەوێ لەم کاتێککە لە سەرتا باسم کرد ئێستا لە کۆتای ڕۆژەکانی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدیە کاریگەری هێزە شیعەکان و کۆی کە هەرێم باسی کرد ئەکرێ بڵێن ئەم قەیرانانەی خەیرانی سیاسی ئابووری هەتا ئەمنیش کاریگەری لەسەر ئەمە هەبووە و بەو شێوەیە وردەکاریەکەی ئەوەی کە هەبووە بە ناومێدیەک طبعاً گەڕاونەتەوە وەفدەکەی هەرێمی کوردستان بەڵام ئەمەوە ئاکات کە ئێستا هەموو لایەکمان قەناعەتمان بەوە هەبێ ئێمە بێ بەردەوام لە هەوڵاوین بۆی بگەینە ڕێکەوتن هەرێمی کوردستان بگاتە ڕێکەوتن لەگەڵ ناوەندا بۆی بتوانین ئێمە پارێزراو بێت ئێمە ئازانین چوار سەرچاوی داهات لە هەرێمی کوردستانە هەیە سەرچاویان بریتە لەو بڕەپارەی کە ئەمە یەکێکە لە سەرچاوە سەریکیەکان کە لە ناوەندەوە گاتە هەرێمی کوردستان و ئەو نەوتی کە خۆمانی فرۆشین کە هەموو مانگانە 295 میلیۆن دلار دراوە بە وەزارەتی دارایی بۆ دابینکردنی موچەوە ئەو بڕە هاوکاری کە لەلاەن هاوپەیمانانەوە گەیشتەوە بۆ دامی موچەی پێشمەرگا لەگەڵ داهاتی ناوخۆ ئەم چوار سەرچاوەیە هەبوو ئێمە زین لەگەڵ دابەزینی نەوتە تەبان یەکێک لەوانەیە کە ئەوەی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان ئەوە کەم بۆتەوە بە تاکیدەوەی لە بەغاشەوە 453 ملیارەکە ئەم مانگە نەهاتۆ ئەوەی کە هەیە بە پێی زانیاری من بە هەوڵ و هیمەتی هەموو برادرانەمان کە لە ئێستا لە بەغان لە پەرلەمانی عێراقن و سەرکردایەتی خۆمان بە حکوومەتی هەرێمی کوردستان بە هیمەتی هەموو لایەک لە هەوڵ ئێوان کە هەرچۆنێک بیان مانگە ئەم بڕە بگات بەڵام بۆ داهاتوو تەمان هەموو بەرچاومان ڕوونەکە هەم پێویستی بە ئیتفاقاتی ترە لەگەڵ ناوەندا بکرێ اتفاقێکی سیاسی جدی بکرێت کە بۆ جێبەجێکردن بێتە ڕادەستکردنی وەکوی حکوومەتی هەرێم خۆی ئالانی کردووە خاڵشی ئیجابیە پێتانوانی ئەندامانی پەرلەمان ئەمە خاڵشی ئیجابیە بۆ داهاتوەگەر ینی بەغداش بیان و بابەدەستەوە کاتە هەرێمی کوردستان لە فەرمەوە هەموو داهاتی نەوتەکە زۆر دەمێکە هەموو لایەکمان قسە و باسمان لەسەرەوەی کە بە تایبەتی ئەوانەیە کە ئاگیان لە سیاسەتی حکوومەتی عێراقی بۆ هەموو لە خولەکانی پێشووی پەرلەمانی عێراقشا بەوەردەوام لە هەوڵیەوە بوون کە هانی حکوومەتی هەرێمی کوردستان بن کە ئیتفاقە جێبەجێ بکات و ئەو بڕە نەوتە ڕادەسی سۆمە بکۆ ڕادەسی حکوومەتی عێراقی کا لە پێنایەوە بەڵام ئەوەی کە بۆ ئەمە گرنگە تاوەکو ئێستا ئێسامانەبوونەتە بیان و ئێستا هەرێمی کوردستان تووشی قەیرانی دارایی بووە ئێستا لە قەیرانان ئەوەی کە گرنگە بۆ ئێستا ئەم حکوومەتە چۆن هەوڵەدات لەم قەیرانە ڕزگاری بێ و نەجاتی بێ بەڕای من پلان هەیە بەڕای من خاڵی ئەساسی و گرنگ کە لە ئەولویەتی کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بێەوە بێ لەگەڵ ناوەند ڕێ بکەوین دووهەم دەستبردن بۆ هەموو ئەوانەی کە ئێستا حکوومەت پێویستە بەرنامەی بوو هەبێ من
بۆ لەم منبەرەوە لە کاتێکا پرۆژەی چاکسازی هەبوو لە هەرێمی کوردستانە ئێمە لە فراکسیۆنی یەکێتی داوامان کرد چاکسازی لە داهات و لە خەرج کرێ بەڵام ئەوە بوو پرۆژەکە بۆ شێوە تەنیا لە خەرجەکرا چەند جارێک من خۆم لێرەوە لەم تەلەڤیزیۆنیەوە باسم کرد کە حکوومەت پێویستە دەست بەرێ بۆ چاکسازی لە داهاتە ئەمانە بۆ داهاتوو کۆمەڵێک بەرنامە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە بیکرێتە بەر بۆی بتوانێت لەم قەیرانە ڕزگاری بێەوە بۆ داهاتوش استراتیژێکی خۆی هەبێ بە تایبەتی ئەوەی کە بەردەوام قسەی لەسەرکرێ و کەمترین هەنگاوی بۆنراوە کە سەرچاوی داهات تەنیا پشت ئەسوور نەبین بە نەوت بە فرۆشتنی نەوت پێویستە سەرچاوی داهات هەمە چەشن و هەمە زۆر بکەین و سەرچاوی داهات زیاد بکرێت لە هەرێمی کوردستانە بەداخۆکوی کاگەرێن باسی تاوەکو ئێستا ئێمەوە تا پشتمان بە نەوت بەستووە لە نەوتیشە تا پارەنە نەوتیش ئەوە بەم جۆرەیەوە پشتیوانەکەشمان لە ناوەندەوە ئێمە تووشی قەیرانێک بووین لە ڕابردووە قەیرانی دارایی توش بووین کاتێک ناوان ئەبواە لەم چەند ساڵی ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان استراتیژی باشی هەبواە بۆ ئەوەی کە چاوەڕێ کردا جارێککە تووشێم قەیران نەبوون ئەوەی کە من بەلامەوە گرنگە بێڵم هەر لەگەڵ دەست بەکاربوونی حکوومەتی هەرێمی کوردستان هەم بە پەرلەمان و هەم بە خەڵکی کوردستانیش ڕاگەین لەلایەن حکوومەتی نوێوە کە 30 ڕۆژ جارێک دەتوانن موچەدابین بکەن ئەو دواتش لە دوا کۆبوونیانە لە مانگی پێشوە دیسان تەشیدیان لەوە کردو کە دەست بۆ موچە و بۆ دەرماڵەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نابن بەڵام بەداخۆ بینیمانەوە دوو مانگە موچە نهاتەوە تا استراتیژێک نەبووە لە پشتی ئەم وتانەوە کەوتراوە ئامادەکاریەک نەبووە لە پشتی ئەمەوە خەڵکی هەرێمی کوردستان تا ڕادەیەکی ژیانی بێدەنگی نوان لەبەرەوەی چکە کۆرۆنا و قەیرانی کۆرۆنا هاتە پێشەوە و هەموو یەکدەست بوون لەگەڵ حکوومەتە بۆی قەیرانەکە تێپەڕین بەڵام 2000 جەناب دامەژەی پێدی کە ئێستا تا 50 ڕۆژە موچە نەدراوە خەریکە زۆربەی سێکتەرەکانی ژیانی بەڕاستی پەشیانەکەوێت ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە ئێمە جۆمان لە یان بیستمان لە مەرچە من بەشداری کۆبنەوەکەم نەکرد ئەوانەی کە ئەوە دەکە کە گەڕابوونەوە لەگە سەرۆکایەتی پەرلەمان نوعێک لە ئەوەی کە ئەبێت لە هەوڵابین ئەژیناوانە بۆ ئومێد بەخش بێت کۆبوونەوەکە لەگەڵ کەواتانی هەوڵەکان بەردەوامی هەیە هەوڵەکان بەردەوامی مەبێ ئێستش هەر بۆ نردنی ئەو بڕێکە بۆ مانگی 4 دیاریکراوە ئێستا هەوڵەکان بەردەوامن ئومێد دەکەم لە چەند ڕۆژی نزیکە ئەو بڕەپارێ بگات و بۆی ئەم موچەی ئەم مانگەی پێدابین کرێ بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە پلانێکی ئانی هەبێ کە بۆی لە مانگی داهات و ئێمە تووشی ینی دەبانە ئانیە بەدیەکەن ئێوە هەیە لایشکە بێ استراتیژیە بێ بۆ داهات و کە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو لایەکەوە چاکسازی لە مەسلەی داهاتەکان بە تایبەت لە مەسلەی نەوت و هەموو شەریکاتانی کە شەریکاتە ناوخۆیەکان کە لە مەجای نەوتە کارەکان و هەروە خاڵە سنووریەکان و لەگەڵ ئەوەشا کە ئێستا لە باز و خەراجی هەرێمی کوردستانە کە کۆمپانیا گەورەکانی ئەم هەرێمە بازی زۆریان لەسەر بێ پارە نادەن بەو شێوەی کە ئێستا کۆمپانیا هەیە کە بە ڕقەمێکی گەورە پارەی حکوومەت قەرزارە کە وا پێشنیاری کردووە لە 200 مانگە ئەم بڕە پارەی حکوومەت باتەوە بێ لەسەر ئەمانە دروست بێ هیچیشی وەکو ئێستا کۆمپانیای ساڵات هەیە لە هەرێمی کوردستانە 180 میلیارد دیناری حکوومەت قەرزارە پێشنیاری کردووە کە مانگی ملیارێک بداتەوە بە حکوومەت ئێستا لە زەختی کێوایە کە شتێکی پێزیاکە کە ئەمە لە کاتێکا بێ هەوڵ بدرێ هەموو ئەمانەوەی کە لە قانونی چاکسازی هاتووە هەمووانەی لە ئێستا ژمارەیەکی زۆر لەوانەیە کە ئیسماریان کردو لە هەرێمی کوردستان پارێکی زۆر قەرزار نەمانامۆی بێ لە استراتیژی حکوومەتی هەرێمی کوردستان هەبێ هەوڵ بە ئەمانە کۆ بکاتەوە لەگەڵەوەی هەوڵ باد لە سێکتەرەکانی زراعە تیجارەت و بەرهێنان ئەمانە هەنگاوی باش بنین و بەرەو پێش بڕۆین ئەمانە لە استراتیژی خۆی دابنێ و چارەسەرکردنی ئەوەی کە تەنیا سەرچاوی داهات لە هەرێمی کوردستانە پێش ئەسوور نەبێ بۆ بڕەپارەی کە لە ناوەندەوە بۆمانە بەڵام ئەوەی کە گرنگەوە کوتەمە گەڕێمەوە بۆ خاڵی ئەساسی و گرنگ ئەوەیە کە بە زوویی ئەوەشی معلوماتم هەیە هەروە بە دڵنیاوە کاگەرم باشتر ئاگادێتی کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە لە سەرەتای مانگی داهاتوە وەفدێکی
دیسان بچێتەوە ناوەن وەغا بۆی بتوان اتفاقێکی باشکەن لەسەر مەسلەی نەوت. ئێستا لەم کاتا کە سعری نەوت هاوبەزی و حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیە نەوتەکە ڕادەستکە و ناوەن هەڵە ئێستا نەوت پارە ناکا بۆیە ئەمانە نوێنی من لە ڕاستیە بەداخەوە کە ئەماڵم کوردبینیەک هەم لە ناوەند و هەم لە حکوومەتی هەرێمی کوردستانیش کوردبینیە گەبینم کە حکوومەت ناکرێ بەم جۆرە سیرکە ئێستا لەم چەند ڕۆژا کە نرخی نەوت دابەزی و حکوومەتی هەرێمی کوردستان بێ لە کۆڵی بکاتەوە نەوتەکە بداتەوە بە بەغاوە ناوەندیش لەم کاتێک کە دابەزی بڵێ وڵا چکە خۆر لە ڕەنگام ئەم دابەزینی نەوتە مانگی کە کاتی بێ لە چەند ڕۆژی داهاتوە نەوت بەرەو بەرزبوونەوە بچێ. ئەوەی کە گرنگە ئێمە بتوانین اتفاقێکی سیاسی لەگەڵ هەموو هێز سیاسەکان لە عێراق بکەین چکە هەموو وەزانین ڕەنگە لە عێراق حکوومەت هەموو شتێک نەبێ پەرلەمان چاودێری و کوڕقیبێکی گرنگە بەسەر حکوومەتەوە لەبەرەوە هێزە سیاسەکانە بێ لە ناو ئەم معادلە ڕێکەوت نابن بۆی بتوانین لە داهاتوە پارێزگارێکی باش لە پشکی هەرێمی کوردستان بکەین لە بجێ عێراق. بەڵێ دەستخۆش کاک زیادجان کاک هەرێم ینی وەکو کاک زیاد ئاماژەی پێدا ئێستا تا هەرێمی کوردستان ئامادەی هەموو نەوتەکەی ڕادەستی بەغدا بکە و هەرێمی کوردستان پێویستە ینی پلانیشی درێژخایانی شێ بێ بۆی کە لە داهاتوودا ینی ڕێکەوتنێکی هەم استراتیژی هەم سیاسی بکە لەگەڵ بەغدا بۆی کارێمی کوردستان نەکەوێتەوە ئەم قەیرانانەی کە ناوبەناو و ساڵ بە ساڵ دەکەوێتە ناوی ئەوش بە تایبەتی قەیرانی دارایی و نەناردنی موچە و شایسەدارەکانی هەرێمی کوردستانە. بەغدا لە داهاتوو و حکوومەتی نوێ ئامادەیە بە پێ و زانیارانی کە ئێوە لەوێن و جەنابتان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەسەر فراکسیۆنێشێتی ینی بەغدا ئامادەیە و لایەنە سیاسیەکانی بەغدا تا چەند ئامادەییان تایە بۆی کە لەگەڵ هەرێمی کوردستان دیار هیچ نەبێت ینی ڕێکەوتنێکی سیاسی بکەن دواتر لە چوارچێوەی ئەم ڕێکەوتنە سیاسیە جێی ئەو ڕێکەوتنانی تیا بکەنەوە کە شایستەی هەم بەغدا هەم هەرێمی کوردستان لە لای یەکە و نەفەوتێ. بەڵێ کاکزانە بێگومان ینی ئەمە پێویست دەکاتێنێ پێویست دەکات ئەم کێشانە بەردەوامی کێشا کاریگەری ڕاستە خۆی دەبێت لەسەر مەسلەی ئابووری بابەتی ئەمنی بابەتی سیاسی تێکترازان هەموو ئەوانە لە بەردەوامی کێشە دروست دەبێت بۆیە بۆ هەرێمێکی ئارام یان بۆ عێراقێکی ئارام عێراقێکی بەهێز لەسەر قاچی خۆی لەسەر هەموو سێکتەرەکان لەسەر هەموو بوارەکان پێویست دەکات چارەسەری کێشەکانی خۆی بکات نەک تەنیا لەگە هەرێمی کوردستان بەڵکو لەسەر مەسەلەی سنوور لەگەر کوێت و بەنداوکان و لەگەر ئێران بە هەمان شێوە و لەگەر کێشەی ئەوەی کە هەیە بە تایبەتی بۆ نمونە من بابەتی ئەمنیم باز نەکرد چەند گروپێک لە دەوڵەتێکی وەکو عێراقێکی بەهێزی لە ڕووی چەک و لە ڕووی پشتگیری نێودەوڵەتی چەند گروپێک بێن شەوانە هەرچی بارگاکانی هاوپەیمانان هەیە کە دوێنێ لە عێراقیان لە شەڕی داعش دەرباز کردو بێن تۆبارانی بکەن و قەت بکەن ئەمە کاریگەری ڕاستەخۆی کردووە ئەمانە هەموو کێشەن بۆیە ئەوەی کە مەبەستوانە بیلێن حکوومەتی هەرێم لە ڕابردوو بە تایبەتی لەو فترەیەدا ڕابردوو گفتوگۆ باش کرا بۆ چوونە پێش بەڵام هەم دەوای ئێمە بیقۆزینەوەنی کاتێکی گونجاو بوو ئەفوان کاتێکی گونجاو بوو بتوانین ئەم ڕێکەوتنانەمان یان جێجی کردەوە یان سەرکەوتنی بەدەستێناوە لە ڕووی ڕادستکردنی نەوت بە پێی ئەو اتفاقی کە هەمانە لە هەمان کاتیشدا عێراق و کاتە التزاماتەکەی کە لە سەرێکی زیاتر ئەوە دەبوو ئەمڕۆ کاگەرێم جەناب دەڵێ حکوومەتی هەرێم کەمتر ناڵێم هەرێم کەم دەزانین چۆنە هەرێم دەبوایە زیاتر ئێمە کە ئاماژەم بە شتێکدا گوتم ئێمە دەبوایە کاتێک کە بینیمان ژێرخانی ئابووری کوردستان بەو سێکتەرانەی کە هەمانە کە کەرتی کشتتوکاڵ نەبووتە کەرتێکی بەهێز کەرتی سیاحە و با بڵێن ئەوانە نەبووتە کەرتێکی بەهێز کەتەکانی تری جال لەناوت نەبووتە کەرتێکی بەهێز وەکەتی نەوتیش بەردەوام لە قەیرانی ململانێ و کێشە لەگە عێراق کێشە لەگە ڕاوانەکردن کێشە لایەن تورکیا کێشە لایەن ئەم عقودانەی کە هەمان بووانی زۆر تەندروست نەبووە ئەم کەرتی نەوتی هەرێمی کوردستان کە سەر بەخۆ فرۆشتێتی بەهۆی ئەو قەیرانانەی بەتایبەتی ئەو گرێبەستانەی کە کردووانە گرێبەستێکن بدەتوان برێم زیاتر لە قازانجی شەریکات و کۆمپانیەکان بۆ نەک لە قازانجی ئێمەمانان کە ڕاستە لە ڕووسیاسیوە دەستکەوتێکی گەورە بوو کە هەرێمی کوردستان نەوت بەخۆی سەر بەخۆ بیفرۆشێ بەڵام نەمانتوانی ئەمە بیکەینە ژێرخانێکی ئابووری بەهێز ئەوەی کەم وەستمە کە دەڵێم ئایا هەرێم خۆی دزیتەوە یان بەغدا کاتێک کە حکوومەتی هەرێم بە تایبەتی لە سەرەتای دروستبوونی کە با بڵێن کابینەکەی نۆ پێشترش گفتوگۆ هەبوو بەردەوام لێکتون و لێگەیشتن و یان دەتوانێت باشە بوو لە نێوان
حکوومەتی فیدرال و حکوومەتی هەرێم بەڵام ئۆکتۆبری ڕابردوو خۆپشاندانەکان دەستی پێکرد کاتێک دەستی پێکرد کە مانجێک بۆ حکوومەتی هەرێم با بڵێن تشکیل کرابوو وای کرد وردە ئیتر مانجێکی بەسەدانە چوو بە ڕێز عادڵ عەبدولمادی بەهۆی لە ژێر فشاری خۆپشاندران دەستی لە کار کێشایەوە کاتێک کە بوو بە حکوومەتی کاربڕێکەر ئیتر نە ئەو دەسەڵاتی بەخۆیدا بە هەندێک شت ینی ئەوە کە خۆ دەزینەوە بوو دەتوان بڵێ و نەها حکوومەتی هەرێمیش ئەوەندا سوور بوو لەسەرەوەی کە کاتێکی گونجاو بوو و هەمان ئەو ڕێکەوتانێک کە بڕیار درابوو بکەن من هەر لەسەر ئەونا من بۆ نمونەیەک کە بەیانی کوبنێکی گرنگمان هەیە لەسەر مەسەلەی ئەم ناوچە چێشە لەسەرانەوە ئێمە اتفاقمان کرد دووبارە بۆ مەسەلەی ناوچە چێشە لەسەرەکان ینی ئەو شوێنانەی کە بۆ تەجموجۆلی چەتەکانی داعش لە منطقەی دیاڵە و خانەقین و گولەجۆ تا دەگاتە منطقەی شنگاڵ و ڕەبیعا چەندە ڕێکەوتن کرا مەسحێکی گەورەی لە نێوان سوپای عێراق کرا تا دەگاتە زمار کە 500 کیلۆمەترە اتفاق کرا لە ژان دروست کرا کە ئەم ناوچانەی بۆتە بۆشاییەک لە نێوان هیچ پێشمەگە و سوپای عێراق ئەم ناوچانە پڕکرێتەوە زیاتر لە کۆبوونەوەک لە لێژنی ئەمنی دیفاع نوێنەرانی حکوومەتی هەرێم لە وەزارەتی پێشمەرگە و نوێنەرانی حکوومەت بە شێوەیەکی گشتی خۆدەزینەوەی حکوومەتی بەغدا بۆ چارەسەری ئەم کێشەیەش بەردەوام بووە ستواندنی دەخل و دانەوێڵەی جوتیاران ساڵی ڕابردوو بەشێکە لەوەی کە بۆشای ماوەتەوە و ئەم ساڵی شەمانتر لەسەر جوتیارانی مەخمور و منطقەی سەرگەڕان لە خانەقینەوە هە جوتیارانی بە منطقەی سلاحەدین و دیالەشەوە نەکتەنی هەرێمی کوردستان یان ناوچە چێشە سەرەکان هەموو ئەوانە ئەم خۆدزینەوەی حکوومەتی بەغدا بووە لە کۆمەڵێک بابەتی کە من ئەمنی بۆ باز دەکەم کە زیاتر شارەزایم هەیە بە هەمان شێوەش ینی دەتوانم بڵێم لەوە کەی تریش من ناڵێم بەڕێز عادڵ عەبدولمادی زۆر هاتۆتە پێش و کاری باشی کردووە و لێ گەشتنی هەبووە کوردیش پجێری زۆری کردووە من کاتێک کە دەڵێم ئەو کارتانەی گرنگن ئێمە دەتوانین بیقۆزینەوە بۆ ئەم گفتوگانەی بە قازانجی خۆمان بەکاری بێنین بە قازانجی خەرجی کوردستان بەکاری بێنین ئێمە لەو کارتا دەتوانین بڵێم بەڵام کاگ هەرێمیانیوتە خاڵێکی شەیە لێرەدا ئێمە هەمومان نەزانین کەوتە کاتێک کە هەرێم ڕێکەوتنەکە لەگەڵ بەغدا و بە تایبەتی لەگەڵ حکوومەتەکەی دکتۆر عادڵ عەبدولمادی کێسە کاربەڕێکەرە و وەزیری دارایەکەش کە کووردە ئەو تا ینی زۆرێک لە عەرەبەکان و زۆرێک لەلایەنە سیاسیەکانی عێراق ینی سەرزەنشتی هەم وەزیری داراییەکەن هەم حکوومەتەکەی عادڵ عەبدولمادی خودی خۆی دەڵێن ینی ئەمانە بە ناقانونی و بە نادەستوری پارێکی زۆریان نردووە بۆ هەرێمی کوردستان ئەیکەواتە ئەم کاردانەوەە بۆچی ینی کەواتە ئەگە تۆ هەرێم ڕێکەوتنیش بکە لەگەڵ حکوومەتەکەداوتە هەندێک لایەنی سیاسی هەیە تێشی دەدەنە ڕێکەوتانە نزانین چۆن ئەمە دەبێ ینی ئەو دەنجی ناشخازیشێ بەڵام چێ دەنجی بە موازنەدا کە پشکوش سەدارەکانی هەرێمی کوردستان دێجی کراوە خۆ بە دەنجی کورد ناڕوە بە 58 ئەندام پەرلەمان شەدەندا پەرلەمان ناڕوە گریمان دەدۆ تیشمان هەبێ کە نزیک بن لە ئێمە نا ئەمە بەسرە کاتە کە پرۆژەیەکی پێش موازنە بێت بۆ دەنگدان تەقدیم کرد مقارنێک لە بینی هەرێمی کوردستان و بەسرا مقارنێک لە نێوان نەوتی بەسرا کە لە نێوان ئەنجایم ئەوانە زۆر هەوڵیان دەکێشە دروستکەن بەڵام کۆی لایەنە سیاسەکان لە دەرەوەی پەرلەمان ڕێک بوون لەسەر ئەوەی کە لەگە هەرێمی کوردستان بە فۆرمێکی نوێ بە لەگەیشتنی نوێ و بە شێوازێکی نوێ کە بتوانین هەم هەرێم پشتگیری حکوومەتی فیدرال بێت لە مەسلەی نەوت لە کۆمەڵێک بابەتی تر بە تایبەتی کاتێک کە تۆ بە مەسلەی نەوت باز دەکەی مەسلەی نەوت تەنیا فرۆشتن و عقدێک ڕێکەوتنی لە سوارچەی پرۆژە یاسایەکیان یاسای نەوت دەبێت چارەسەر پێکە دەنج بۆ دەبێتە یاسایەکی جێگەی لە چوارچەی ئەم یاسایە حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی دەستوری عێراق ئەو مافانێک کە پێ دراوە بتوانێت نەوت بفرۆشی و بە ڕێکەوتن لەگەر بەغدا هەموو ئەوانە ئەم یاسای تا ئێستا جێبەجێ نەکراوە یان دەنجی بۆ نەدراوە ئەمە لەلایەک لایەنی دووەم بێگومان ینی خەڵکێکی ئێستاش بە بیری بۆچینێکی شۆڤێنین نەخۆش بی دەکاتەوە لە گەشەکردنی کوردستان لە پێشکەوتنی کۆمەڵێک بابەت کەمە سەرباری ئەوەی کە ئێمە لەوانێ زۆر گلەیمان هەبێ ناڕازیش بین بەڵام ئەگەر بێ نەجەف ببینێ و کەربەلا ببینێ و بەسرا ببینێ کە لەسەر بەحری نەوتە بێ هەولێر و سلێمانی دۆ ببینێ ئەو کات دەزانی کە قاڕنەی هەرێمی کوردستان لەگەر ئێرە من زۆرجان نمونەی بەسرە بۆ ئەو برادانەی ئێرە یان نەجەف کە جا لە مەسەلەی 1970 موازنی عێراق لەدەستیان بووە بەڵام خۆ نەجەف لە 2023 تا دەگاتە 2020 یەک ئەمەلی ئێرهابی لێکراوە کە شەهید محەممەد باقر ئاچیم شەهید بوو بەڵام بۆ خزمەت و خەدامەتی بۆ نەکراوە خۆمە کوردستان سەبەب نەبووە ئەنی من دەتوانم ئەوە ڕاستیە کە دەبێت هەمومان بیزانی ئەو ڕاستیە ئەوش ئەوەیە کە ئەم جۆرە حکومڕانەی لە ڕابردووش کراوە تەندروست نەبووە نەیتوانانی ژێرخانێکی ئابووری بەهێز بۆ عێراق و هەرێمی کوردستانیش لە چوارچێ ئەم ڕنگدانەوەی هەبێ و لە هەمان کاتیشدا کێشە هەرێمایەتی کە من ئاماژەم پێدا بۆتە بەشێک نەک چارەسەر نەک لایەن
بێلایەنگری کە ئەمە حەقی ئەوەمان ینی مافی ئەوەی نیە عێراق یان نەک مافی ئەوەی نیە لە پێناو باژەوەندی خەڵکی عێراق پێدەبووە یەکلایانی تەرەفگیر نەبێت لەو کێشانێک کە هەیە بە تایبەتی لە نێوان ئەمریکا ئێرانیان چێشەکانی تر ئەمە هەمووی ئەمانە کێشن کەلەکەی یەکتر بوونێتەوە ئەمە دەگەرێتەوە سەر ئەوەی کە ئێستا چی دەگۆزارێ ئایا لە داهاتوێکی نزیک عێراق لە من پێم وایە بەهۆی ئەم لێک نەگەشتنی کە دەبینین ئەگەر باسی پێکردنی حکومت بکەین لە کاتێک کە ئەزمەیەکی ئابووری جیهانی و عێراق زۆر بەهێز بە تایبەتی کە لە عێراق ئەگەر باسی ڕەوشی ئەمنی بکەین لە ڕووی ڕەوشی ئەمنیوە من ئاماژەم پێدا کە لە هەموو کاتێک تا جۆلەکانی داعش لە دوای ڕوخانی خلافاتی داعش ئێستا بەهێز بۆتەوە لە منطقەی گولەزۆ و منطقەی خانەقین ڕۆژانە شەهید لەوە شەهید دەدرێت لە منطقەی دووسخرمات و داقوق ڕۆژانە شەهید هێوریندار هەیە لە ناوچەکانی تری مەخمور شوێنەکانی تریش زۆری داعش هەیە لە چەند ڕۆژ ڕابردوو سەتەکانی داعش دووتیارەکانی ناوچەی مەخمور و شوێنەکانی تریان تهدید کردووە کە یان دەبێت جەزیە بدەن یان دەبێت بە تهدیدی بەسپاندن و کوساری ڕابردوو تهدید کراون ئەمانە هەموو لەم بۆشایە ئەمنیە دروست بکە عێراق نەیتوانێت تا ئێستاکە لە دوای ڕوخانی خلافەتەکەی داعشیش عێراق لە ڕووی ئەمنیوە استقرار بێیان بتوانێت تەواتی بن بڕکە ئەم کێشانە بەردەوامی ئەم کێشانە دەگەڕێت من لەو ئەزمە قوڵ و ناخۆشئانی کە هەیە لەسەر ئەوە ڕێک ناکەون ئێستا کە حکوومەتێک کە پێک بهێنرێت کە چارەسەرێکی ئەمانە بدۆزێتەوە ئەمە سێم کەسە تەکلیف دەکرێت کە ئاخر کەسیان بەڕێز مستەفا کازمیە بەڵام گەورەترین کێشە هێشتا لە بەردەمیدایە لەوانەیە قەیرانە هەر بەردەوام بێ لەسەر کەسەکان ڕێگناکەون لەسەر وەزیرەکان ڕێگناکەون لەسەر بەرنامەی حکوومەت کە لەم قەیرانە ناخۆش و ئەوەی کە ئێستا هەیە کە جیهان بە چ قەیرانێکی گەورەی تەندروستی و مەسلەی ئەو ڤایرۆسەکە گیرۆ دەبووە کەچی ئەمانە لەسەر چەند کەسێک لەسەر چەند ڕێناکەون کە عێراق خەریکە تاوان ڕێگنەکەوتنی لایەنە سیاسیەکانی عێراق لەسەر ئەو ناوانەی کە مستەفا کازمیش پێشکەشی کردووە پێتان وایە ئەمەش ینی کاریگەریی دیکەیە بێ بۆ سەر هەرێمی کوردستان و ینی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا زیاتر قوڵترەکاتەوە کێشە کێشێ ئەزانین چۆنە جارێ پێ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە عێراق لەم مەینەت و چێشمە چێش و قەیرانە قورس و قوڵەی کە هەیە دەربازی بێ سێودوو بێ ئەوەی هیچ ڕێککەوتنی لەگەر مستەفا کازمی بکرێ دوای ڕاوێژ لەگەل لایەنە سیاسیەکان بەڕێ سەرۆکی هەرێم ڕایگەیان پێ پشگیری مستەفا کازمی دەکەن هەر بۆی بتوانێت حکوومەتێک پێک بێن لەسەر قاچ خۆی بۆتی محەممەد تۆفیق عەلاویش پێشتری ژیانی کورد تەرەفی سەرچی نەبووە لە ناو خۆی ماڵی شیعە زیاتر پشتی دژایەتی محەممەد تۆفیق عەلاویان کرد کە ئەمیش نەیتوانی لە ڕابردووش چەندین بەڕێز عادل عەبدولمەهدی کە کەسێک بوو لە ئەنجامی ڕێگنەکەوتنی لایەنە سیاسیەکانە کەسێکی وەکو بێلایەنی تەکنۆکرات کە هەموو لایەنە سیاسیەکان بە شیعە بە سونە بە کوردیش کە زۆر نزیک بوو لە کورد پشگیری تەواوی کراوە بەڵام لەسەر ئەمیش ڕێگنەکەوتن دوازار مەسەلەی خۆپیشاندەران لە ئۆکتۆبەری 2019 لەسەر ژێر ئەم شارە خۆی بابڵێن دەستی زۆر باش ئەمە کە هێتا هەیە لەم قەیرانە ئاڵۆز و پڕمەینەتەی خەڵکی عێراق بەهۆی قەیرانی دارایی ئەمنی بوونی ئەم ڤایرۆسە کوشندەیە کە تا ئێستاکان ڕێگنەکەوتن لەسەر ئەوەی کە کەسێک بۆ حکوومەتی داهاتوو یان حکوومەتی فیدرال ڕێککەونوان حکوومەت پێک بێنرێت دەست خۆشکا کەریم بەڵێ کاک زیاد لێستا ینی سەر ڕایەوەی کە ئەم کێشەیەش دروست بووە لە نێوان هەرێم و بەغدا ینی هەندێک دەنگ وەکو کاگەرێم ئاماژەی پێداوە هەندێک لایەنی سیاسی لە بەغدا ینی کۆمەڵێک مەسایلان هێناوەتە پێشەوە بە تایبەتی داواکردنی هەندێک ینی پارەی ڕابردوو کارێمی کوردستان دەبێتە سیم بە بەغدای بکە و هەندێک مەبالغی زەخمە بەڕاستی ئەمانە تا چەند لە ڕووی دەستوری و قانونیەوە ینی ڕێیت هەیە کە بەغدا داوای ئەم پارانە لە هەرێمی کوردستان بکاتەوە گەر لە ڕووی قانونی و دەستوریە و شەرعیەتی هەیە هەرێمی کوردستانە چێتە ژێرباری ئەم شتانەوە ئەچیت ئەمان نامووی دروستکردنی فشارە فشارە بۆ هەرێمی کوردستان پێم وانە ئەوان بەجددی سەکە لەسەرەوە بێکەین بە تایبەتی گەتەوە گەڕێتەوە مەسەن بۆ تەواوی ساڵی 2019 لەگەڵ سێمانی ساڵی 2020 ئەمانە هەمووی بەپێی قانون ئەو بڕەپارەیە هاتووە بۆ هەرێمی کوردستان ڕووی کاگەرم لە سەرەتای شارتی پیا مەسەرەن لە مانگی 12 2010 کاتێک یان قانونی موازنەی عێراق کە دەرچووە ئەمە دیاری کراوە کە ئەمە دێ بۆ هەرێمی کوردستان هەر بەپێی قانونیش کاگەرم باسی کرد یەک لەسەر 12 تاوەکو ئێستا بۆ حکومی کە پرۆژەی موازنە لە حکوومەتی هەرێمی کوردستان تاسە نەچۆتە پەرلەمانی عێراق و پەسەند کرێ یەک لەسەر 12 سەرپەکرێ بۆ هەموو وەزارەتانە و شوێنانەی کە
پشکیان هەبووە لە موازنەی عێراقا لە ناویشیانە ئەوەی هەرێمی کوردستان کە ماگانە هاتووە پێم وانە لە ڕقاوێنیەوە ئەوە وەڵام ئەمە فشارێکە لەسەر هەرێمی کوردستان بە تایبەتی لە ئێستا کە بەڕدۆخەکە ئاڵۆزە لەو کاتێک کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ هەموو مەلەفینە و ڕادەستی حکوومەتی عراقیەکەین قوڵیان باسی خاڵە سنووریەکان و باسی منافزی حدودی و باسی مەتاڕات و ئەوانە ئاکرێ پێم وایە ئەمە زەختێکە یکەن بۆ سەر هەرێمی کوردستان ئەگەر ئێمە لە ڕابردووە ئەوەی من ناوێنێم کەم تەرخەمی لە ڕاستە هەموو ئیتفاقاتانەی کە لەگەڵ ناوەندا کراوە لێرە و لەوێ ئیتفاقەکان تەرخەمی لای خۆمانەوە کاکزێت لای خۆمانەوە هەبووە لای خۆمانەوە هەبووە لە ناوەندیشەوە هەبووە بەڵام کەم تەرخەمی لای خۆمانەوە هەبووە کە چەند جارەمانە کراوە ئیتفاقاتانە زیاتر جێبەجێ نەکردنی ئیتفاقاتانە بریتی بووە لە بێمتمانەی نێوان هەرێمی کوردستان و ناوەن ئەو بێمتمانەیە پێویستی بە چارەسەرکردنەیە کە متمانەیەک دروست بێتەوە لە نێوان ناوەند و هەرێمی کوردستانە من ئیشارەتم بەوەیە ئەبێ بە دوو بەرنامە هەرێمی کوردستان کار بکەن یەکەم شتێکی ئانی بۆی ئەم قۆناغە تێپەڕێنین دووهام ڕێکەوتنێکی استراتیژی و بەرنامەیەکی استراتیژی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ داهاتوو کە هەوڵ بات بە شێوەیەکە کە بەداخەوە ئێمە فرسەتێکمان لە بەردەسا و پانزەمانی ڕابردوو کە ئێمە ئەمانتوانی بباشی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابینکەین وەکو لە سەرتا باسم کرد بەم چوار سەرچاوەیە 453 ملیار لە ناوەندەوە گەیشتە هەرێمی کوردستان 295 ملیۆن دۆلار ماهانە لە فرۆشتنی نەوت دەخرایە سەر حسابی وەزارەتی دارایی کە ئەمە جێگەی تێڕانین و جێگەی سەرنجە کە جێڕەخنەیە کە نەوت ڕۆژانە لە هەموو ساڵی 2019 ڕۆژانە 450 بۆ 460 بەرمیل نەوت فرۆشراوە ئەم نەوتە بە 20 دلار فرۆشرابێ بە 50 دلار فرۆشرابێ بە 6 دلار فرۆشرابێ ماهانە 295 ملیۆن دلار خراوە سە حساباتی وەزارەتی دارایی شەفافیت بەس لەما هەبووە ئەوی کەی ئەو بڕەپارەیە کەی کە نەهاتۆتە وەزارەتی دارایی ناشەفافە تاوەکو ئێساش حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانەوە ڕوونکردنەوە بات کە زۆر جار قسە لەسەرەوە کراوە کە بۆ وەڵامانەوەی پرسیارەکانی پرسیاری ئەندامانی پەرلەمان ئەوە وتراوە کە ئەوان قەرزاری شەریکات و کۆمپانیا نەوتیەکانەوە مادرێتەوە بەڵام ناشەفاف بە کورتی دواپەیامی جەناب وەرگرم بەس دەکەمتر لە خولەکێکە لەسەر ئەم کێشەیە بەرەو چارەسەر ڕادەوە گەژبینی ئەمە قەیرانەکە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە پێویستە هەمومان بە هەمومان هەوڵی علاجکردن و چارەسەرکردنی ئەم قەیرانە بین هەمومان پێکەوە عاملی خێر بین بۆی لەم قۆناغەش تێپەڕێن لەگەڵ هەموو سەرنج و تێبینی و ڕخنەکانمان کە لە ڕابردووە کە باوازەحی ناشەفافیت و گەندەڵی هەبوو بە تایبەتی لە دوو خاڵی ئەساسیە یەکەم وەکووتم ناشەفافیت لە فرۆشتنی نەوە دووهەم ماوەی 6 ساڵە پرۆژەی بودجە لە حکوومەتی عێراقیەوە نهاتوە لە حکوومەتی هەرێمەوە نهاتوۆتە پەرلەمانی کوردستان کە لە هەموو دنیا لاواسترین حکوومەت و حکوومەتەیە کە قانونی بودجەی نەبێ 6 ساڵە بە ناهاوسنگی لە نێوان پرۆژە خزمەتگوزاریەکانە هەیە ناشەفافیت هەیە بەهۆی ئەوەی کە قانونی بودجەمانەوە ئومێ دەکەم دوو ڕێگە بگرێتە بەر یەکەمیان هەوڵی ئەوە بدرێت لەگەڵ ناوەندا ڕێکەوتنی بکرێت بۆ ئەماوەی ئەمەی بە تایبەتی لەگەڵ مستەفا کازمیە کە بۆ ساڵی 2020 بەم شێوە تێپەڕین لە داهاتووشا حکوومەتی هەرێمی کوردستان استراتیژێکی هەبێ کە دای ڕێژێ بۆ کۆکردنەوەی هەموو سەرچاوەکانی داهات و فرە چەشنکردنی سەرچاوەکانی داهات و زۆر سپاس. بەڵێ دەستخۆش بۆ تۆش کاگە هەرێم تۆش لە کەمتر لە خولەشێک دواپەیامی خۆ دو گەژبینی خۆ دەگەر گەژبینی بۆی کە بەغدا بەم زوانە ینی ئەو پارەیە دەنێرێت بۆ هەرێم یاخودنا و ڕێکەوتن هەیە لەو بارەیەوە بەس بە کورتی پێیان پێ بڵێ. ئێمە بەشێکین لە عێراق پێویست دەکات استراتیژی گفتوگۆکانمان لەگەر عێراق لە چوارچێوەی ڕێکەوتنێکی یەکجارەکی و بنەڕەتی بێ بۆی بەردەوام ئەو قەیرانانەمان توش نەبێتەوە. خاڵی دووەم یان پێشنیاری دووەمم سیستەمی ئاوری هەرێمی کوردستان پێویستی بە پێداچوونەوە هەیە کە ئەمە بابەتێکی گرنگە و لێرەی شوێن نابێتەوە بەڵام سێکتەرەکانی تری پێویست دەکات لەسەر قاچ خۆی بن بۆی لە هەر کاتێکی وان. خاڵی سێمم ئەوەیە کە ئەویش بتواندرێت لەم گفتوگانەی داهاتوو بەپێی اختصاسات و تیمێکی بەهێزی بەردەوام شارەزا لەوەکان بەردەوام بێ بۆی تا یەکجارەکی چارەسەر یەکجارەکی و بنەڕەتی و استراتیژی بەرنامەی کاری حکوومەتی داهاتووێ لەگەر
یان حکوومەتی هەرێم لەگەر حکوومەتی داوات بەڵێ کاکەرێ بەڵە سپاس بۆ هەرێک لە میوانەکانم هەرێم کەمالاغا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە بەغدا و لەگەڵمان سپاس دەکەین هەروە سپاس بۆ کاک زیاد جەبار ئەندامی پەرلەمانی کوردستان و سەرۆکی لێژنەی دارایی سپاس دەکەین کاک زیاد بەڵێ بینەرانی بەڕێز پانۆرامای ئەم شەوتان پێشکەش کرا تا بە گەشتنەوەیشی دیکە شاد و کامەران بن خواتان لەگەڵ